بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. مسلمانانی عزیز، سلام و رحمت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ. سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتێنەوە. خوای پەروەردگار هەموو لایەکمان پارێزراو بکە لە دنیا و دوا ڕۆژ ئینشاءالله. بەڕێزان، باسی ئەو ڕۆمان درێژە پێدانە هەمە ناونیشانەیە کە لە چەند ئەڵقەی ڕابردوو باسمان کردووە. هەوڵدان بۆ خۆشحاڵکردنی ئەوانی تر هەوڵدا ئەوانی تر خۆشحاڵ بکە. بەڵام ئەڵقەی ئەو ڕۆمان پێتان دەڵێم لە کاتی هەوڵدانت بۆ بەختەوەر و خۆشحاڵترکردنی ئەوانی تر هیچ شتێکی لەو هەنگاوانەی کە ئەینەی بە کەم مەزانن، هەر هەنگاوێک ئەینەی بە کەمی مەزانە ئەگەر شتێکی بچووکیش بێ. ڕەنگە هەندێک جار شتێکی زۆر سادە و بەسیط ئینسان ئەنجامی ئەدا، بەرامبەرەکە دەوروبەرەکات خۆشحاڵ و بەختەوەرەکە. لە لای تۆ شتێکی بچووکە، هیچی تێ نەچووە، کاتی لێ نەگرتووی، سامانی زۆری پێسەرف نەکردووی، بەڵام بۆ ئەو لە لای خوا زۆر گەورەیە، لە لای خوا زۆر بە مەزنی تۆمار کراوە، کارێکی مەزن و مرۆڤایەتیت ئەنجام داوە. جاری وێ لە وێستگەیەکی بەنزینە وەستاوی، دوای ئەوەی کەوا ئۆتۆمبیلە و سیارەکەت پڕ لە بەنزین کرا، ئەپرسی لە کرێکاری سەر بەنزینخانەکە حسابەکەت چەندە، بەهای ئەو بەنزینە چەندە، ڕەنگە پێت بڵێ 28,000، تۆش 30,000 پێدەی، واتە تەنها 2,000 ئەخێ سەر، بۆ تۆ هیچ نییە. بەڵام ڕەنگە ئەو ڕۆژە ئەو کرێکارە لە بەیانیان لەو کاتێک کە تۆ پێت بەخشیوە تا ئێوارە و شەوەکەشی خۆشحاڵ بکە، بۆ ئەو ئەبێتە یارمەتیەک، دڵخۆشکردنێک، هەڵوێستێک، مەوقیفێک. چەند خەڵکی خوا پێداومان هەیە لای ئەو $1,000 شتێک نییە، ژمارەیەک نییە. دەی تۆ ئەتوانی لەو ڕێگایە گەر خۆشت وەکو پێویست ناتوانین بەختەوەر بیت، ئەو خەڵکە بەختەوەرکە لەو ڕێیەک بەختەوەری خۆت بەدەست بیانە. هاوکاریەکی چاکە لە ڕووی مادیەوە، کۆمەڵی خەڵکە گەروا بکە، ئەبێتە هاوکاری و دەستگرۆیەکی چاک بۆ ئەو کرێکارە. و لە ڕووی معنەویشەوە ئەتۆ پێی ئەڵێ تۆ قیمەتت هەیە لای من، تۆ کاری چاکەکەی، خزمەت بە ئێمەکەی، ئێمەش ئەوە لە بەرچاوەگرین، سوپاسەکەی. لە کاتێکە بە هەمان شێوە لە ئاماژەی هاتوچۆ ئەوەستی دەبینی لەو لاوە پۆلیسێکی هاتوچۆ وەستاوە، تۆ زەردەخەرێک بەڕووی ئاکە و سڵاوێکی لێەکەی پێڵێی خوای گەورە پاداشت بەداتەوە، خوای گەورە یارمەتی تامدا و پارێزراو تام کە. بەڕاستی ئێوە ئەرکێکی قورسان گرتۆتە شان، خزمەتێکی گەورە بەو خاک و وڵات و میلەتە ئەکەن. ڕێز و حرمەتمان بۆ جەنابتان هەیە، بۆ ڕێز و بۆ هەوڵ و ماندووبوونتان. دەی ئەوە ئینسانە خۆشحاڵەکە، وای لێەکە کە ئەبێ بە مرۆڤێکی دڵسۆز ئەڵێ و خەڵکی وڵاتە هەز بەبوونی ئێمەکە، هەز بەو خزمەتی ئێمەکە. بەڵام چەند پۆلیسی هاتوچۆی بەڕێز هەیە، چەند ساڵ لە نوختەیەکا وەستاوە، چەند مانگ لە شوێنێکا وەستاوە، من و تۆیەک بە بەردەمی ئاڕۆین، جارێ لە جاران جاری وێ سڵاوێکیشی لێ ناکە، خەندەیەکیشی بۆ ناکە، دەستخۆشیەکیشی لێ ناکە. دەی چۆن ئەو پۆلیسە بەڕێزە هەست بکە لە شوێنێکە خزمەتێکەکە، ئەو خەڵکە پێزانینی هەیە بەرامبەر خزمەتەکەی. کاتێک کرێکارێکی شارەوانیە بینیت کوچە و کۆڵان و بەردەم ماڵت و شوێنی کارت پاک ئەکاتەوە، بە کوڕەکەی خۆت بڵێ ڕۆڵە بڕۆ، جارجار ئەو ژەمە خواردنە بە ئەو کرێکارە بەڕێزە ببە. ئەوە تعبیر و گزارشەکە تۆ خۆش دەوێت،
تۆ ڕێزی لێ ئەگری چوە ئەو خزمەتی وڵات و شارەکەت ئەکا شەقامەکەت ئەکا بەردەمی شوێن و کارەکەت ئەکا تۆش پێزانینت بەوە لە لای تۆ ئاساییە. چەند جار کرێکارێکی ئەوە بانگت کردووە کە خواردنێکت لەگەڵا بووە یان خواردنێکت بۆ داوە یان هەندێک ڕێزلێنانێکی مادیت لێناوە شتێکی هاوکاریت کردووە. کاتێکەوە لە لای دوکاندارێکە یان ئەو کەسێکەوە لە نێو کوچە کۆڵانەکان کاڵا و شتومەک ئاڵگۆڕ پێەکا و دەینی و ئەبا بەڕوویەکی خۆش قسەی لەگەڵا بکەی پێی بڵێکەوە ئەرکی قورسە خوای گەورە ڕزقی بدە بە چاوێکی ڕێزەوە سەیری بکەی سڵاوی لێ بکەی دەی بەوە ئەو کەسە دڵخۆش کرد وای لێەکەی کەوا شەرم لە کاری خۆی نەکە کاری ئەوی شۆک و کاری خەڵکی ترە بەڵام ئەوەیە ڕەنگە خەڵک توانەی هەبێ دوکانێک شوێنێک سوپەرمارکێتێکی بۆ بکرێتەوە بەڵام ئەو توانەی نییە ڕەنگە بکو دەستگێڕێکی شەکا بۆ خۆی وای لێەکەی کە هانی بدەیت شەرم لە ئیشیکەی خۆی نەکاتەوە و شانازی بە کاری خۆی بکە. بەو شێوە لە هەموو بوارەکانی ژیانە توانین ئەوانی تر خۆشحاڵ بکەین بەڕێزان. دەی خۆ ئەگەر ناتوانین بە شێوازێکی کردەی بەرامبەرمان خۆشحاڵ بکەین خۆ دەتوانین بە وشەیەک بە چەند قسێک ئەوانی تر بەرامبەرەکەمان خۆشحاڵ بکەین. بێگومان جێبەجێکردنی پێویستی و حاجەتی خەڵک لە ئیسلامدا کارێکی هەتا بڵێ پیرۆز و تاعەتێکی گەورەیە لە ئیسلامدا. تەنانەت پێغەمبەری ئازمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لئن أمشي مع أخي في حاجة حتى أثبتها له أحب إلي من أن أعتكف في مسجدي هذا شهرا. أقل لەگەڵ برایەکەم بڕۆم بۆ پێویستێک بۆی ڕای بکەم بەلامەوە خۆشەویسترە واتە ڕایکردن و هاوکاریکردن و پشتیوانیکردنە و برایم ئەو کارم بەلاوە خۆشەویسترە لەوەی کە بە ماوەی یەک مانگی ڕەبەق لەو مزگەوتەی خۆم ئیعتیکاف بکەم. ئیعتیکافکردن مانەوەیە بە ڕۆژ بە چەندین سەعات خەریکی عیبادەت و قورئان خوێندن و خواپەرستی. جا هەمومان ئەزانین عیبادەت و خواپەرستی لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندە خۆی گەورەترە جیاوازترە لە مزگەوتەکانی تر. جا عیبادەتەکەش خۆی پێغەمبەری خواش ئەنجامی بدە کەچی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەم بەلاوە خۆشەویستە بچم لەگەڵ مسلمانێکە کارێکی بۆ ڕای بکەم جێبەجێ بکەم ئاتاج و احتیاجێکی لەوەی کەوا لەو مزگەوتەی خۆم بۆ ماوەی یەک مانگ خەریکی ئیعتیکاف و عیبادەت بم. ئەوە میهرەبانیە ئەوە مرۆڤ دۆستیە. ئەی ئەوانەی سەرکردەکانی ئێستا ئەیە بەرپرسەکانی ئێستا چەندە خەڵک لە ژیانیە ڕەنگە لە بەردەم دەرگایان هەوڵەدا لەیان نزیک بێتەوە لە دەرگایان ناتوانێت بگاتە دەرگاشیان تەلەفۆنەکانیان لە خەڵک هەڵناگرن دەرگا بە ڕووی هەژاران ناکەنەوە ئیش و کاری خەڵک ئەوە سێرن زەحمەتی ئەکەن چۆن وەڵامی خوا دەنەوە. وەڵڵاهی پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ هەر بەرپرسێک دەرگای خۆی بەڕووی خەڵک و هاوڵاتی و هاونیشتیمانان و ئەوانەی کە کاریان لای ئەوە دابخە خوا دەرگاکانی خۆی بەڕووی ئەو دائەخا. خوای گەورە دەرگاکانی بەڕووی دائەخا. خەڵک لە نەهامەتیاژێ لە وڵاتی موسڵمانانە بەداخەواڵە خەڵک تەنانەت مافی خۆی پێ نادرێ ئەرکی لەسەر شانە جێبەجێ ئەکا بەڵام مافی خۆی وەرناگرێ. ئەبێ هەمومان بە خۆداچوونەوە بکەین ئەبێ کاری خەڵک ڕایکەین بەختەوەری لەوەدایە چ تام و چێژێک لەوەدایە تۆ مسڵمانێک ئازار بدەیت بۆ چەند ڕۆژێک هاتوچۆ و هاموشەوەی پێ بکەی کارەکەی بۆ ڕای نەکەی مەسرەف و خەرجی زۆری پێ بکەی چ قازانجێک لەوە بینی چ بەختەوەرێک لەوە دیارە لەوە بینی کە تۆ بە ڕوویەکی گرژەوە وەڵامی ئەدەیتەوە سڵاوەکەشی وەکو پێویست وەڵام نادەیتەوە ڕێز و حرمەتی ناگری پیاوێکی بە ساڵاچوو ئافرەتێکی بەتەمەن کەسێکی محتەڕەم فێر بین
بەزەیمان هەبێ لەگەڵ ئەوانی تر ڕێز و حرمەتمان هەبێ لەگەڵ ئەوانی تر لەگەڵ خەڵک و دەوروبەری خۆمان هەوڵدەن خۆشحاڵیان کرد نەخەم و خەفەتیان بۆ دروستکرد بەداخەوەیە بڵێن ئەڵێن لێمە لە کۆمەڵگایەکە ژین لە جاتی ئەمە لە بەختەوەری یەکتر لە بەختەوەرکردنی یەکتر چێژ ببینین لە ئازاردان و ناڕەحەتی دروستکردن بۆ ئەوانی تر لەوە چێژ ببینین ئەو تێڕوانینە سەقەتە با بگۆڕین ئەوە ڕێگاکانی بەختەوەری نییە و ڕێگەی ئیسلامەتی و موسڵمانەتی نییە ئەوە هەڵسوکەوتی مرۆڤی تەندروست نییە خەڵکێک هەیە بەداخەواڵم ئەوەش نەریتێکی ترە ئەگەر کارێکی لای تۆ بێ بەپێی ئارەزووەکەی ئەو بۆی جێبەجێ نەبێ تازە تۆ بووی بە کەسێک کە ڕقی لێتە بە کەسێکی چروک جاری وەیە وەسفت ئەکا لە کۆڕ و مەجلیسەکان غەیبەتت ئەکا بە خراپ وەسفت ئەکا ڕەنگە بەڵام لە واقعیشدا تۆ عزرێک و پاساوێکی شەرعیت هەبوو بێکەوە نەتوانی ئەرکەکەی جێبکەی ئەبێ واقع بینانەش ئەو بابەتانە واقع بینانە مامەڵە بکەین و بیر بکەینەوە بەڵام موسڵمانی بەڕێز من و تۆ ئەتوانین ئەگەر کاری خەڵکیشمان بۆ ڕای ناکرێ دەی ئەگەر دەستیشمان کورتە دەی خۆ زمانمان هەیە بە قسەی خۆش ئەو بەختەوەر بکەین شاعر ئەڵێ لا خيل عندك تهديها ولا مال فليسعد النطق إن لم تسعد الحال دەیتۆ ئەگەر ئەسپ و ماڵ و سەروەت و سامانێکی زۆرت نییە بیبەخشی بە خەڵک دەی خۆت زمانت هەیە بە ئەو زمانە خەڵک بەختەوەر بکە ئەگەر بە کرداریش ناتوانی بەختەوەریان بکەی ڕەنگە کەسێک بزانێت تۆ سەفەرەکەی بۆ شارێکی دیاری کراو یا وڵاتێکی دیاری کراوە پێت بڵێ ئەمەوێ لەو شوێنە فڵان شتم بۆ بکڕی لەگەڵ خۆت بۆم بینیتەوە تۆش ڕەنگە ئەو کارت بۆ نەکرێ یان ڕێگر بێ لە بەردەم میشەکانی خۆت گرفتێکت بۆ ساز بکە ڕاستە و ڕاست نابی پێ بڵێ وڵ کاری وان بۆ من ناکرێ خۆ من خزمەتکاری تۆ نیم پێم ناکرێ شتوان بۆ ناکرێ نا ئەتوانێ بە قسەیەکی خۆش هەم عزر و پاساوێ بینیەوە و هەمیش ئەو بەختەوەر بکەیت پێ بڵێ فڵان کەسی بەڕێز واللهی حەزم ئەکرد بەو دوو چاوانەی خۆم خزمەتت بکەم ئەو کارت بۆ بکەم بەڵام ئەوم بەلاوە زۆر 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 خۆشەویستە تۆ کەسێکی خۆشەویست و ڕێزت هەیە لە لای من بەڵام باوەڕ کە من بۆ ئەو کارێچم ئەوەندە کاتم لە بەردەستدانیەکەوە بازار بکەم یان بۆ بەرەو پیری ئەو کارانە بچم بارودۆخەکەم ئاوایە ناتوانم کە ئەو ئیشت بۆ بکەم ئەو بەو قسانە تۆ پاساوێکی تێنایەوە دڵی بەرامبەر و هاوڕێ و نزیکەکەی خۆشت خۆش کرد بەختەوەرت کرد گومانی خراپیشی پێ نەبرد ڕەنگە کەسێک بانگ دەکا بۆ ئاهەنگی بووگاستنەوەی کوڕەکەی ئەتۆش لەو لاوە کۆمەڵیشت هەیە یان ئەسڵەن حەز ناکەی ڕەنگە لەو کۆڕ و مەجلیسەیە شتێک بە دڵت نییە یعنی گونجاو نییە بۆ خۆت بەڵام نابێت دڵێ و کەسە بشکێنی کەسەکە کە لێی گێڕایەوە بانگهێشی کردی ئەوە خۆشەویستی بۆ دەرەبڕێ تا بۆت بکرێ و هیچ عزرێکی شەرعی نەبێ ئەبێ بچی بەڵام ئەگەر عزرێکت هەیە ئەتۆ سەرەتا توانی چەند پێشەکیەک بۆ قسەکانت بێنیەوە بڵێ بەڕێز فڵان کەس باوەڕ کە تۆی وەکو یەکێک لە خانەوادە و خێزانی خۆم و براکانی خۆم حسابت دەکەم تۆ لە لای دڵی من کەسێکی بەها و بە نرخترین مرۆڤ بەڵام بەداخەوە و شەوە یان ئەو کاتە سەرقاڵیەکم هەیە هەندێک لەو ئیشانێکە هاتە ئاماژی پێ بدا دەبێ بمبوری بە گەورەی خۆت تۆ دڵت لە من گەورەترە تۆ پیاوێکی گەورە و مەزنی بەو شێوازە بە قسە ئەتوانی قەناعەت بە بەرامبەرەکەت بکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە بەو شێوازە بوو ئەگەر ئەوەی کەوا بۆی کرابێ هاوکاری کردو بە شێوازێکی کرداری و عەمەلی ئەوەی کە بۆی نەکرابێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قسەیەکی خۆش بەرامبەرەکەی ڕازی کردووە دڵی نەڕەنجاندووە بێڕێزی بەرامبەر نەکردووە بە بێنرخ و بێ ئەرزش تەماشەی بابەت و ئیشی ئەوی نەکردووە بەو شێوازەش ئەتوانین ئەو شتانە ئەگەر بچووکیش بن بەڵام دەور و بەرمان خۆشحاڵ بکەین خوای پەروەردگار هەمیشە بەختەوەر و خۆشحاڵمان بکە لە هەموو خەم و خەفەت و دڵتەنگی و ناخۆشی و نەخۆشێک پارێزراومان بکە عیبادەت و خواپەرستەکانمان قبوڵ بکە
خوای پەروەردگار لەگەڵ پێغەمبەری میهرەبان و خۆشەویست کۆمان کاتەوە لە ناو ناز و نێمەتەکانی بەهەشت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.